من وەکو هاوڵاتێکی شاری هەولێر بڕیارم داوە دەنگ بدەم، داوا لە هەموو دەنگدەرانی کوردستان دەکەم بچن ڕۆژی دەیدا دەنگ بدەن، چونکە دەنگدانی ئەمجارە جیاوازیەکی زۆری هەیە و بتوانین مافەکانی کورد لە بەغدا وەدەست بێت. بەندەدەم لە پێناوی عەرەقێکی دیمۆکراس لە چوارچێوەی کوردستانێکی بەهێزتر بۆ خۆشگوزەرانی هاوڵاتی. وەکو قوتابیەک بڕیارم داوە دەنگ بدەم بەو لیستەی کە دابکات لە مافەکانم هەروەک چۆن پێشتر دەنگم پێداوە. وە گەنجێک بەشداری ئەەکەم لە هەڵبژارنەکانی پەرلەمانی ئێرە دەنگەندە بە کاندیدێک کە مافەڕەواکانی کورد لە پەرلەمانی عێراق بەدەست بێنێت و داواش لە پەرلەمانتارانی کورد دەکەم یەکگرت بن لە پەرلەمانی عێراق.